گوندەکانی دەوروبەری کفری و کەلار و ناوچەی داودە و تا دەگاتەوە گوندە نزیکەکانی دووسخورمات و پڕن لە خێزانی کوردی هەڵاتوی دەستی حەشتی شعبی. هەر گوندێک ئێستا دەیان چیرۆکی ئاوارەیی و غەمی نیشتیمانی لە باوەش کردووە. نزیک بە خۆراوا بوو. گەشتمە یەکێک لە گوندەکانی سەربەناحیەی زنانە. ڕێک و پێک ڕەنگ و بۆنی ئاوارەیی لێنیشت بوو. ژنان لەبەر دەرگای ماڵ و پیاوانیش لە بەردەم مزگەوت قەرەباڵقیان بەخشی بووە گوندەکە و کەلاوە کۆنەکانیش ئاوەدان کرابوونەوە. سڵاوتان لێبێ بینێرانی عزیزی پەیام. بەردەوامم لەسەر نیشاندانی خەمەکانی نیشتیمان هەر لە ناوم نیشتیمانەدا. بەشێکی زۆر لە ئاوارەکانی دووسخورمات و ناوچەکانی دەوروبەری دیارە تەنها لە ناو کەمپەکاندا نامێننەوە. زۆرێکیشیان بە ناو لادیەکانە پرژ و بڵاو بوونەتەوە کە زۆرینەیان تا ئێستا نەدەستی حکوومەت و تەنانەت نەدەستی هاوکاری خێرخوازانیش بۆیان نەگەشتووە، بەڵکو هاتوونەتەوە ناو بەشێکیان خزم و کەسوکار و ناسراوەکانیان پەنایان داون و ئەگەرچی زۆرینەیان بۆ جلوبەرگەی خۆیانەوە کە لەبەریانە بووە ماڵ و حاڵی خۆیان جێشتووە. ئێستا لێرە ماونەتەوە زۆرینەیان چۆن لە هەر ساعاتێکدا چاوەڕێی ڕاکردن بوون، ئێستش لە هەموو کاتژمێر و ساعاتێکدا چاوەڕێی گەڕانەوەن بۆ سەر ماڵ و حاڵ و ژیانی خۆیان. لەگەڵم بن ئەمەوێ بەشێک لە خەمەکانی ئەوانتان پیشان بدەن، بزانم ژیانیان لە ئاوارەیدا چۆنە. چۆن ڕاتان کرد؟ شەو بوو یا ڕۆژەکەی بوو؟ وەڵا بەیانی بوو. سەر دەرکە ماڵ پرسیار نییە و ماڵانگشتی جێش بوادەوە. سە ژیانی ئەو خەڵکە لێرە چۆنە؟ وەڵا ژیانی خۆش نییە. تۆ لە ماڵ خۆتا قەنعەت نییە. دەبێت دەرەوە دەربۆ لە بندار و دیوارە حاڵی بیت. ئەمە کەی ژیانە. ئێمە ئەو کەسەمان خۆشگەرە کوردی خۆشگەرە بێ. چاوەڕێتان نەکردم جارە ئاوارە ببنەوە؟ ناوەڵا لە بەس ناخوایان یەک نوین یەک بیان ئاوارە نابووانەوە. تەنها یەک ڕیز نەبوونی کورد وای کردم جارە ئاوارە بن؟ بەڵێ. ئێستا چی چاوەڕێکن بگەڕێنەوە؟ وەڵای بەتەمانیمان. بەتەمانین؟ شارەکەمان وێران بی. ئەوەی بڕاتت پیرۆ سواری لێکن. هەمەیەکمان بی بەس سەیمەمان نەما بەی شێوەیە. ئومێدەکەتان چی بوو؟ ئومێدەکەمان ئەوە بوو حاڵی بیت وەتەمان مانێک بگرن یەکمان نەگرت. بەتەوازە بیمان بەگشت شێوەیە. ئەم جارە بۆ ئاوارە بووی؟ ئەم جارە ژیانمان نەما تەڵان. کەفتنەوە ئەوەیە بەس نەجاتمان بێ وەتەوای ماڵەمان بەی شێوەیە. لێرە هەیەە وەزەی زۆر خراپێ وەزەی مادی وەمانە؟ وەڵا هەیە. پیا و فەقیر هەیە زۆر نەکەمیش. دەستی هاوکاری خەڵک گەشتووەتە ئێرە؟ بەرەگەیە. زۆر یاکەم بۆ نمونە هێشتا پێویستان پێی هەیە؟ وەڵا پێویستەکەی ماوا بینا پێویستمان پێوێت. بۆ نمونە سبەی دوو سبێ ڕەنگە وەرزی سەرما بێ ڕەنگە ئەوە بێت. تەڵان ژیانی دادێت تاڵترە بێت. ژیانی نامێنێت. ئەبینم هەنێکیان لە مزگەوتن هەنێکیان لە قوتابخانەکە. چاری نێچێکە بۆ چۆ بڕۆ. کامتان ئێستا ئاوارە بووە؟ کوڕینە؟ ئای دەست بەرزکەنەوە چەندتان ئاوارن؟ ئێوە ئاوارەنی؟ تۆ ئاوارەی؟ ماڵتان لەکوێ بوو؟ لە دووس. ماڵتان لە دووس بوو. پۆلی چەند بووی؟ پۆلی چەند بووی؟ لە مەکتەب نیم. بۆ؟ نەی مەکتەبە دەرچی. لەوێ لە مەکتەب بووی؟ ئێ باش لێرە ئێستا هی خوێنی یا ناخوێنی؟ ناخوێنم. بۆ؟ ناخوێنم. لە ماڵ خۆتان دەچوویتە مەکتەب؟ نا. بەس لێرە لە مەکتەب و ڕێمانەوە ناڕۆینە. ناڕۆیتەوە؟ نا.
زۆرێک لەو ئاوارانەی کە ڕویان لەم گوندە کردووە دابەش بوون بەشێکیان لە ناو قوتابخانن بەشێکیان لە مزگەوتن بەشێکیان توانیویانە بۆ نمونە خانوویەک یا لە ڕێی خوا ناسراوێک پێیان بدایان ئەوەیە کە بەکرێ بگیرێ بەڵام هەنێکیشیان هەن هێشتا لە پەنای دیوار و لە پەنای هەندێک خانووی ڕووخاودا ئەمانێکیان بۆ خۆیان دۆزیوەتەوە ئەگەرچی بەرەبەرە نزیک دەبینەوە لە وەرزی سەرما و سوڵە بەڵام هێشتا چارەنووسی ئەمانە نادیارن لەپڕ ڕاکردنێک هاتووتە پێشیان بەڵام ئێستا ئەوەی کە چاوەڕوانیان هەیە لێی تەنها گەڕانەوەیانە بۆ شوێنی خۆیان لەگەڵم وەرن من دەچمە ناو ئاوارەکان زیاتر قسەیان لەگەڵا دەکەم زیاتر لە خەمەکانیان دەکۆڵمەوە ئەو پیشانتان دەدەم لەگەڵم وەرن ئەگەر بڵێم چاوەڕێمان ناکردێتە درۆ چکم ئەم ینی خەڵکێکەی زانی مەسەلە سنووشکانە کارێکی ئاسان نییە بەڵام لە زێر بازنەیەکی گەورەی وەکو هەیمەنەیەکی ئەمریکیاکەوا فشاری هاژ و هۆژێکی گەورەیە کرد دیموکراسی خەڵگوڵی زیاتر ئەو خۆش بوو سەمە نیشتیمانی خۆمانەوە ئەو لەژە نیشتیمانی خۆمان بڵێ چەند جار ئاوارە بووی لە ناو نیشتیمانی خۆمان والله من ئەمە سێم جار ئاوارە بووی ئەمە لە 91 ئاوارە بیمان نەفسەمە ئاوارەی بمان هیچ فەرقی نییە لێ حکومەت بەحسات چی پێمان کرد ئەم حەشتی شعبی و ئەم تورکمانی دووس خوڕمات و هیچ فەرقی لێ ئەوان نیە هیچ فەرقێکی لێ 91 نیە بگرە لە 91 خراوەتیان پێمان کرد والله ماڵەکەم چۆن لە والله ئاوا چۆن ئێستا ئاوامان بینی ئاوا دەچوین حتا ئاو خواردنیشەوە لەو حەوشاین ئاومانیش نییە عەجەب یەکێک نایەک سوعالێ لەم خەڵکە بکە ئەوە لە ماڵێکترەوە ئەڕۆین لەورە ئاوێنی چۆن ڕاتان کرد ساڵ چەندی شەو بوو بەیانی دووەڵا بەلە خۆت هاکرە ڕۆشە ئێستا لێرە لە ماڵ کێن وڵاوە حەوش خۆمانەوەی شوێنتان باشە دەی لە خوا بزیاوە خانمان پڕازاوی ماڵ و تەباخ و غەسالە و هەموو پێداویستە پێشکەوتوەکان گەڕاونەتەوە بۆ سەردەمانی کۆن و خواردن بەدار و چیلکە دروست دەکەن ڕەنگە هەرەمەش بەشی کورد بوو بێت چونکە کاتێک بەدار و ئاگر خواردن دروست دەکرێت دەست بەجێ دەڵێن بۆنی خواردنی کوردی دێت ینی هەموو ڕۆژیاوە خواردن دروستەکەن دیارە بەشێک لەو گرفتانەی کە لە ئاوارەیدا هەیەویش ژنانی ماڵەوەن لە کاتی دروستکردنی خواردندا ینی گرفتیان بۆ دروستە بێن ئێستا لەم لادێ دوورودەستەیە غاز زۆر باستەم دەستەکەوێ بۆیە ناچارن زۆر جار بە ئاگر خواردن دروستکەن دەستە کە دیارە پشتهاوا تاریکی کردووە ئەو ئافرەتە خەریکی دروستکردنی خواردنە بۆ ماڵ و منداڵەکەی و مەژێکێکە لە کوڕەکانی من لێوە دەست پێ بکەم کاک ئادەموانە بوو وایە لە دووس ئەچوتە مەکتەب بەڵێ کۆری چەند بووی سێم تەوەستا ئێستا چی ئێستا وەڵا مەکتەب نییە بۆ نییە وەڵای ئەم زورفەوەی لێ کردووە هەنی کەس ناتوانێت بڕە بۆ مەکتەب هەموو شارەکان گشتە بە دەربووە باش ئێستا ئەوە کاتە ڕەنگە ئەم ساڵت بفوتێ نادیارە چی لێبێت چاوەڕێ چیەکەن بڕیاری تایبەت بە وەزارەتی بۆ منە پەروەردەکەن یانەوەی کە چاوەڕێکن بگەڕێنەوە فریای دەرس و داوامەکەتان بکەن وەڵا ئێمە گەمانەوە بگەڕێنەوە بۆ داوامەکانمان چکم ساڵێک زۆرە بۆ داوامەگەر وەفیڕۆ بچێت ساڵێک ماوەفیڕۆ بچێت زۆرە بۆ ئێمە زۆر باش ژیان لاواری یاسە چۆن زۆر ناخۆشە ئاوارەی زۆر ناخۆشە شوێنێکت نییە شوێنێکی تایبەتت نییە بۆ خۆت دانیشتوانی ئەم گوندە خزمایەتی و تێکەڵاوەیی پێشوەختەیان هەیە لەگەڵ ئەو ئاوارانی ڕوویان لە گوندەکەیان کردووە هەر بۆیە زیاتر بەدەم ئاوارەکانەوە دەچن
حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکانیش تا هەنووکە هیچ جۆرە هاوکاریەکیان نەگەیاندووەتە دەستی ئاوارەکان و ئەوەش زیاتر تووڕێی ئەوانی زۆرتر کردووە و باوەڕیان وایە ئەوەی بەسەریان هاتووە باجی نەزانی بەرپرسانی کووردە. وەسە شۆڕی ناڕێنە کاگە ئێمە بسقینا تەوافقی بکەن پێکەوە ئەم کوردانە بگەڕێنەوە باشتر نییە؟ وەڵاتر ئێمە وەسە شۆڕی بڕژە دەستیان ناڕێنەوە ئێستا بۆ کوێ ڕۆیاوە بەم شەوە؟ ماڵەکانە تەنکە تەنکا هەڵکێرم وەڵا بۆ خواردمانە بۆ قاپشتنمانە و ینی بۆ هەردووکیان ئەوتان لێرە نیە چەند لەکوێ دێن؟ سێ تێری ئەمە قورس نییە بۆتان؟ ئەی چی بکەین وەڵا قوستاد لە دووز دەرچمانەوە پایپەتی هیچمان نەماوە ماڵمان نەماوە چەند جا ماڵمان تاڵم لەم ئەمرە و کوڕۆ من ماڵەکەم و ماڵمەورێت چی بەسە چی بکەین؟ ئەم جارە بواتان لێ پێوەڵا چوزانم حکومەت دەزانێت کار حکوومەت هینێ بەحس هەر شعبی کەف سەرمانە هاوانی لێ ماگەلی مەش ناماکە سعات دوو شەو ئەرە وەڵا چی بکەین؟ چاوەڕێکەکەن کەی بگەڕێنەوە؟ وەڵی لاگەڕێنەوە تازە نەماگەرەکە بگەڕێن بۆ نەتەندرێت یە قاپیمان لێ گیریاوە ێ وەڵاشی هیچ پرسیارێکمان لێ نەکراوە خانی خەڵکە دای پێمە چی پرسیاری لێ نەکرد؟ هیچ کەس پرسیاریمان بڕێ شڕەمان بواتە تا هیچ پرسیارمان لێ نەکرد چی ئاوری لێ داونەتەوە لێرە؟ نەیرە وەڵا خێر خواست بڕێ کۆنەوەمەنی بۆمان ئەوڕمانێ نەدریاوەەوە کوکی هاتە بێژێ ماڵتان ڕۆی مناڵتان ڕۆی سیارەمان ڕۆی هیچمان نەماوە مەکینەمان ڕۆی هیچمان نەماوە ماڵمان لە دوو جێمە ئاوا ڕامان کرد بۆ بکراسە ئەمە بەخوامە این ماڵمامەیانێ دای پێم لێرە هیچمانێ ئەمە منەی ئای پێ بێرم ئەرێ بەخۆ ئێمە شەو دانوشتین گوێمان لە ئیخبارەگرت کە ڕزگار بین و دەوڵەتی کوردی پێک بێ کەچی لە ناکا بە خلال 2 سەعات ئەمری سەحبیاندا بەو قواتەی لە دووس خورماتبی ئەمەیان کردە خۆڵەمێش ئێمە خەڵکی دووست دەرچوینی خەڵکی دووست خۆبەخش و خەڵکی دووست دەرمانی کردە نەخێر ئەمە مەسەلەی ڕفاندۆم نیە کاکەگیان ئەمە 2 مانگ 3 مانگ پێشەوە بەرنامەیان داڕشت ئەم شتە بکەن وی سێشە هەرچی مەرامی خۆیان بهێنانە دیەم ئەم حەشتی شعبی و تورکمانی دووست لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵە ئاوارەکان نازانن شوێن بۆ سەرمای زستان خۆش بکەن یان بیر لە گەڕانەوە بۆ ماڵ و حاڵ و شاری خۆیان شەوانە سەردانی ماڵی یەکتر دەکەن و زۆرترین کاتیش دۆخی شارەکەیان تەوەری سەرەکی کۆبوونەوەی شەوانەیان دەبێت بە پەیوەندی تەلەفۆنیش لەگەڵ دۆست و ناسراوەکانیان لە عەرەب و تورکمانی دووست هەواڵی ماڵ و شاریان دەپرسن وەک خۆیان دەڵێن ئەوان پەیوەندیان لەگەڵ تورکمان و عەرەبی شارەکە زۆر باشە و پێکەوە دەتوانن بژین گەر سیاسیەکان بهێڵن بیگەێنە سەوتی عالەمی با خەڵک بزانێمە چی ماوەسەراتە ئەم خەڵکەی دووزە ئەم داماوەی دووزە ئەم خەڵکەی دووزە وا گشتی تو ئەو ڕۆژەی بادایکەوە خەڵکە دەرەچوی زا چی قیامەتێک بی ئەی بۆ ئیزاعی خەڵکی خۆی لێ گوێی ینی گوێ خۆی کب کرد لەم شتە ئێمە گلەیمان لە پەیامێرەکانی خۆمانەیە لە ماڵ لە دوو ئێمە هاتوین معانات و خەمەکانی ئێوە بگوازینەوە بۆ ئەوانەی کە ئەتوان هاوکاریتان بڵێ ئەوەندەی کە ئێمە تەنها و تەنها ئەومانەگەرەکە ئەوەندەی کە من لێرەم ئەبینم دەستی حکوومەت بەیەوە نەگەشتووە بۆ چاوەڕێوەکەن خێرخواست بتانبینێ خەڵک یارمەتیتان بدات جەلالیان هەتا ئیستا هیچ بەرپرسێکی کوردستان هیچ کەسێکی بەر ئەوە ئەم خەڵکەش ئاگادارە لەم ناوازانن یەک کەسێ نەهاتە بڵێ ئێوە مان مردن چۆن دەرچدان چۆن دەرنەچدان ئێمە دەرچینەکەی ئێمە یعنی تو چۆن یەکێ بکەوێتە ناو بیرێکۆ کەس پێ نەزانێت یەکێ بڕاتە ملیار دەریکە ئاوای ئێمە فۆتیاینە دوو سیر مەگە لە بازە لە شارەکانە دیعایە بڵاوەگرێتەوە و قسێ ئەگرێ هەنشتەکرێت گشتی دوورە لە دڕاشێت ئێمە فۆتیانێ لەم شارە منێکی خۆمم بریارمدا لێرە ئەگە بە مردنیش بێ لێرە بمرم ئێستا کە لێرن ئێمە ئەمانەوەی یارمەتیتان بدەن ئەمانە یارمەتیتان من هیچ نەبێ وەرزی سەرماسۆڵە کە دێن با سەرماتان نەبێ بە هاوکاری ینی پێداویستی ڕۆژانەتان بۆ دابین کرێت من خۆم 15 نەفەر کاکە جەلالیان ئێستا ڕەنگە دەستی خەڵک باشتر بگاتە لاتان خێرخواستایی حکوومەت وەڵای ئەمە خێرخواست تایسە خێرخواستی زەلام وایە 150 گیفانە نییە ئێمە لەوانێت شتێکمان بێ باشتری بەس خەڵکێت 150 گیفانە نییە خەڵکەکەی بە پێ بینیمەوە بە پێ لەوێ بە پێ هاتووە هەتا وە پێ هاتە یعنی من سیارەیەکت تۆ سیارەیەکت بێ هایتر من ناوردمە ناگان ماوزە بەس خەڵکەیە وە پێ هات بووە ئێمە کوردستانی خۆ کەسی وەک ئێمە سەغڵەت نەوی
ئەی بۆ نهاتە یاومان و ئەی بۆ دوو سیارەمان جێما بڕە من ماڵ دنیا قیمەتی نییە کاگە جەلال ئەوەی لە دووس بیمان ئێمە تەوەی لۆ دەچمان یعنی خەڵکەیە لەسەرمان لێرە سێ ڕۆژ لە ئەلۆ مەکتەبە لەژێر ئەو قایێرە ژیاوە بێبان بێ خواردن وا ئەو مەسولانەیان داوە بە سێنگیان ئێمە هەچ کەسێ زەرێکی کرد ئەوە نەزەرەکەی و ژای زەرەکەی کووە ئەم قسەیە ئێمە بگەێنە شوێنی خۆی بگەنە هانە ئەی خەڵکە خەڵکێک هاویاگە خێرخوا چتی هاوردگە پێمانی ڕەوا ناوین لەمرە من ئەیبم تێ بچم بۆ دەرمەرکزیەک بڵێم کاگە گیان خێمەگاڵێ لە ژنەیە خۆمان تین ئەی باشە من لێ سەڵەترم هەیە ئەو ماڵ خوازاکەمە بەیانی دەرکریا لە زنانە تێوەیرە ئەی من بۆ کوێ بڕۆم دەیاڵا کاگە گیان شوێنێ بۆ من دابین کە لێ شوێنە بزان بۆ کوێ بۆ من ئەم خاگە خاکی خۆمە یعنی خێرەمە خێرم پێ بکە ئەی بۆ ئاوارەکان بۆ عارەبەکان ڕاتبیان بڕیەوە ئەی باشی ئێمە لە عارەبەکان کەمترین هیچ نەبێ حکوومەت یێرم چاوەڕێ حکوومەت یێرم ئەی باشە من ئەگەرە حکوومەتی هەرێم حکوومەت من نەبێ ئەی بۆ من ئەوەی وەسەرما کرد ئەم ڕیفراندۆم ئەم هاوار درۆئیمان سێنگمان ناوە گولەوە بەسکەچی دەرچی کاگە هیوادارم دەردەدڵەکانی کاک مەحیەدین بەرپرسانی حکومی گویان لێبوو بێت کە ئێستا هەموو چاوەڕوانیەکی ئاوارەکان بەتێبە چاوەڕەکانی دووست حکوومەتی هەرێمە کە هیچ نەبێت لە نەگەڕانەوەیان بۆ ماڵ و حاڵی خۆیان لە ئاوارەییدا ژیانێکیان بۆ فەراهەم بکەن بەتایبەت وەرزی سەرما و سۆڵە دەست پێ دەکات بۆ ئاواتەی کە ئێوە هەمووتان گوێتان لە دەردەرمەکانی کاک مەحیەدین بێت جارێ دوجار سێجار بەسا سەرکارمانێ باوکمانێمە هاتیمی وەک منال هاتیمی ئەگە سەرکارمان میوانمانێ ناگڕێ مارکە ڕاکە و خەڵبواتی شەوێکم لەگەڵ ئەوان بەڕێ کرد دنیایەک چیرۆکیان بۆ باس کردم منیش لە کۆتاییدا و لە خەمی ئەواندا بڕیارمدا لە زووترین کات ڕێگای دووست بگرمە بەر و دۆخی شارەکەیان لە بەرنامەیەکدا بۆ بگوازمەوە باشی قوربانی من دەموباز لە حواڵە چێنە وەزە دەموباز دوست باشن ئەی دەموباز دووستیە لەگەڵ جێشە عێراقیە لەگەڵ جێشە چۆنە باشە وەزەگا سەما خارجیە بووی سر پێشم دەموباز دووستیە دەخوا بەزیاد بێ چییە یەچی نییە ئەوە دەنگ کاتیەوە خەڵتۆ چییە و کارێدا ئای دەستت خۆشەویستن هاوسیەکانە بڵێین خوای گەورە جەزاتدا دەستت خۆش بێ وەیسرگا سەلام کە لە ماڵە براکەم سەلام کە قوربانی بمەویسرگا دەست خۆشە ینی ئەوە ئێستا بۆ منە حیوانی دراوسێ کوردەکە بزانین گرفتاری